بینایانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەڵسوورەوان سلااوێکی گەرمتان پێشکەش بێ. خۆشحاڵم کە لەم بەرنمەیە جارێکی تر دەبمە میوانی ماڵەکانتان. هەلومەرجی سیاسی ئێستای ئێران و کوردستان و هەوڵەکانی ڕژیم بۆ تێپەڕبوون لەم قۆناغە هەستیارە و قەیرانێکی قوڵ کە تووشی هاتووە لەلایەکەوە و لەلایەکی تریشەوە خەباتی خەڵکی کۆمەڵانی وەگیان هاتوو لە ئێران وای کردووە کە ڕەوتی بە خەیراییەکی تون تەئسیر و کارزانەوە وەردەگرن. بۆ تاوتێکردنی کۆمەڵێک لەم هەلومەرجانە لە بەرنامەی ئەم جارەماندا میوانداری هاوڕێ جەماڵ بزورگپور ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵین کە جواوی چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ جەماڵ بەخێر بێن بۆ بەرنمەیە و زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوورەوانی ئەم هەفتە. سپاس بۆ ئێوە و سڵام هەیە بۆ بینەرانی ئەو بەرنمەیە لە خزمەتدا. زۆر سپاس هاوڕێ جەماڵ، با یەکەم پرسیارم بەم جۆرە دەست پێکەم. بەڕای ئێوە ڕژیم توانیوێتی خەباتی خەڵک لە ئێران سەرکوت بکات و وەکو خۆی دەڵێت ئایا توانیوێتی وەزعەکە عادی بکاتەوە؟ وەختێک باسی خەباتی خەڵک دەکەین یان بە وتەیەکی تر خەباتی جەماوەری دەکەین، دەبێ بیناسین، تایبەتمەندیەکانی بناسین. لە ڕووی ئەم تایبەتمەندیانیەوە دەتوانین جوابی ئەو پرسیارە بدۆزینەوە. یەکەم تایبەتمەندی کە باسی خەباتی جەماوەری دەکەین، یەکەم تایبەتمەندی لە خۆیدایە، جەماوەریە. کە کوتمان جەماوەریە معنای ئەوەیە کە ماوەدارە، بەو معنایە کە جەماوەری خەڵک پێوەست دەبن بەو خەباتە، خۆیان تیادا دەبینەوە، چارەنووسی خۆیان تیادا دەبینەوە، ویست و داخوازەکانی خۆیان تیا دەبینەوە. ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئێعترازێکی مەقتەعی و کورتماوە. کەوابوو ئەمە یەکەم تایبەتمەندیەتی کە ماوەدارە. لەو ماوەیەدا کە زۆر جاریش باسمان کردووە، ئەم جەماوەرێکی زۆرتر پێوەست دەبێت. ئینتزاری ئەوەی کە لە ئەوەڵین حرەکەتە هەموو چینی و توێژەکانی ناو کۆماڵ بەو ئێعترازاتە بەو خەباتە پێوەست بن، شاید دوور لە ئینتزار بێت. بەڵام لە دەرێژەی خۆیایەتی کە هێز کۆ دەکاتەوە بە پەیوەستبوونی هەرچی زۆرتری جەماوەر کە وەختارێکیان خۆیان تیادیوە، چارەنووسی خۆیان تیادیوە و متوەجێ ئەوە بوون کە ئەمە ڕێگایە و بوو بە شعورێکی عمومی، شعورێکی کۆمەڵایەتی کە وای لێهات تێدا خۆی بەهێز دەکاتەوە، خۆی ڕێک دەکات، خۆی ئامادە دەکات کە بزانێ چۆن و بە کام شێوە و بە کام ڕێگا دەتوانێت مەسیرێکە ئینتخابی کردووە و چارەنووسی پێوەگرێ خواردۆ بتوانێت بیباتە پێشەوە. بەم عیبارەتە تایبەتمەندی تری ئەوەیە لە شێوەگەرێکی جۆر بەجۆری خەبات و مبارزە ئیستفادە دەکات. خۆی تەنیا بە شقلێک نابەسێتەوە، خۆی تەنیا بە عەرسەیەک لە مبارزە نابەسێتەوە. ئەگەر لە سەنگەرێکا تووشی پاشەکشێبوو لە سەنگەرێکی تردا هەوڵ ئەدات کە ئێعترازات و مبارزاتی خۆی بباتە پێشەوە. سەنگەر بە سەنگەر دەچێتە پێشەوە بە نسبەتی ئەوەندەی کە هێز پەیدا دەکات، ئیمکانات پەیدا دەکات، زەرفیەت پەیدا دەکات، دەچێت بۆ ئەوەی کە ویست و داخوازەکانی سەنگەر بە سەنگەر بباتە پێشەوە. هەر سەنگەرێک بەدەستی دێنێت، فەتحی دەکات، ئیستفادە لێ دەکات بۆ بەدەستهێنانی سەنگەری بەعدی. کەوابوو گەرەک بەبێژم ئەگەر ئاوا چاولا شۆڕشی ژینا بکەین و بەم تایبەتمەندیانی و بیناسینەوە، ئەوەی کە ئێستا لە جریاندایە بە ئێمە دەڵێ ڕاستە کۆماری ئیسلامی لە نەتیجەی سەرکوتگەری خۆیدا لە عەرسەی خیاباندا توانی ئەم ئێعترازات و مبارزاتە تووشی پاشەکشێ بکات، بەڵام شکستی پێنەهێناوە. مهمترین دلیلی ئەو مەسئلەیە هەر لەو عەرسەیەدا شاوەتەوە خەریکە لە عەرسەکانی تردا ئێمە ئەو تایبەتمەندی کە باسماگە خەریکە لە عەرسەکانی تردا خۆی نیشان دەدەن. ئەوە چاو لە کۆمەلگای ئیمڕۆ ئێران کرد، ئەوە ئێعتسابی کرێکاران بە پانوبەرینی لە جەریاندایە، ئەوە ئێعتراز و مبارزەی ژنان دژی حیجابی ئیجباری بە پانایی ئێران لە جەریاندایە، ئەوە ئێعترازی معلمان و ئەوە ئێعترازی جوانان و ئەوەی ئێعترازی بازنشستەکان و ئەوەی ئێعترازی کامیەندەران و ڕاندەگان و ئەوە
پەرستاران و زۆر ئەرسەی تر کراوەتەوە، ینی لە ئەرسەی خیاباندا کە کشاوەتەوە ئەرسەی پەرپێدان بە بزوتنەوەی متالباتی دەست پێ کردوەوە. بەم مەعنایە ئەم جامعەیە و ئەم ئێعترازاتە نەخێر نەک تووشی شکست و شکست نەبووە، بەڵکو خەریکە لە عەرسەکانی تر ئەو تایبەتمەندیە خەریکە لە خۆی نیشان ئەدا. بە عەلاوەیەوە هەموو ئەو بیست و داخوازیانە کە ڕۆژی ئەوواڵ مەترحی کرد لە ژێن ژیان ئازادی هیچی وەدی نەهاتووە. دلیلی چییە؟ چه دلیلێک دەتوانین بڵین پاشەکە ئەوە نییە باسم لەو کۆمەلگایەدا هەر ئەو مەبارزاتە بۆ ژن ژیان ئازادی بە شێوەگەرێکی جۆر بەجۆر خەریکە ئیدامە پێدا دەکات و خەریکە پەرە دەسێنێت. بە عەلاوەی ئەوانە ئەوەی کە جوابی ڕۆشن بۆ بەسەر کۆماری ئیسلامی تەلاش دەکات بە پاشەکشێ ئەم بزوتنەوەی لە عەرسەیەکە بە تەواوشودە ئێلامی دەکات و پێ دەڵێ ئەمە اختشاشێک بوو، جەماعەتێک لە دەرەوە لە تەریقی نفوذی عواملی بێگانە و خارجی تەواو بوو کۆکراوەتەوە، ئێستا وەز ئارام بووتەوە. ڕاستە دەیهەوێت ئەوە تەبلیغکار و نائومیدی و تەفرەقە و چەند دەستگی لە نێو خەڵکا بە وجود بێنێ، چاوەڕوانی لە نێو خەڵکا بە وجود بێنێ بە پێی وعدەهایەک کە ئەیدات. بەڵام ئێمە دەبێت چاو ورد لە کردەوەکانی کۆماری ئیسلامی پێ هەرێ ئەگەر وەزع عادی بووتەوە ئەم هەموو ئاعتراضات و مبارزاتە لە کۆمەلگاتا معنای چییە؟ ئەگەر وەزع عادی بووتەوە ئەم هەموو گرتن و ئەزیەت و ئازارە بۆ چییە؟ ئەگەر وەزع عادی بووتەوە ئەم هەموو فشار و ئەزیەت و ئازارە بۆ سەر ژنان لە چییە؟ ئەگەر وەزع عادی بووتەوە ئەم هەموو زەخت و فشارە بۆ سەر بنەماڵەکانی بنەماڵەی گیانبەخکردووان لە چییە؟ ئەگەر وەزع عادی بووتەوە سازماندانی هێزی خۆتسەر و یا لەباش شەخسیەکان بۆ چییە کە خستوتانە گیانی خەڵک ئەوەیەکە تاند و تۆخاندن بە وجود بێت شکڵ پێ بدەن لە کۆمەلگادا بۆ خستوتانی گیانی مەدرسەکان و خەریکن شیمیایی دەکەن و خەریکن مەسمومیان دەکەن بۆ هێزتان کۆ کردوتەوە لە نەواری مەرزی و خەریکن هەڕەشە دەکەن لە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە ئەمری سنوورەکان لە سوورەتێکا بۆ خۆشتان دەزانن کە ئەمانە هێزی نظامیان بە پێی سیاسەتی خۆیان تا ئەو جێبێ ئێمە دەگەڕێتەوە وەکو کۆمەڵە هێزی نظامیمان ئێمە ئیستفادە لێ نەکردو بە پێی سیاسەتی خۆمان و ئیستفادەی لێ ناکەین و ئێستا بە دروستی نازانین ئەوەی کە هێزی پێشمەرگەی ئەوە لە شوێنێکی ترە ئەوەی کە ئوردوگایە شوێنی دانیشتووی ئەو کەسانن کە لە کۆماری ئیسلامی هەڵاتون پەناهەندە بە خەڵکی کوردستانی عێراق بوون و لێرە خەریکین ژیانی عادی و ئاسایی خۆیان بەڕێوە دەبن ئەو هەموو گوشارە بۆچی دەبین و لەم مەسئلەیەدا دەبینین توانێت ئەو تەبلیغاتەکە کۆماری ئیسلامی دەکات ئەو کۆمەلگایە ڕاستە لە ئەرسەی کاکشاوەتەوە بەڵام لە ئەرسەگەرێکی تردا بەخۆی تایبەتمەندیە کە ئەم نەئۆشۆشانەیانە خەریکە ئیدامە بە فعالیتی خۆی دەدا بۆ بەهێزبوون بۆ خۆ ئامادەکردن و لە لایەکی تریشەوە ئەو نیگەرانیانی جمهوری ئیسلامیە بە ئێمە دەڵێ نەخێر ئەوەز عادی نەبووتەوە و ئەو کۆمەلگایە هەر خەریکە بەرەو ئەوە دەڕوات خەریکە هەنگاو دەنێ بۆ ئەوەی کە بتوانێت بە پێی خسلەتێک بە پێی ویژەگی هەیەی جەماوەریە بتوانێت ئەم هێزە کۆ بکاتەوە و لە مەقطعێکی دەدا لە شرایطێکی تردا بتوانێت سەنگەر بە سەنگەر بچێتە پێشەوە بتوانێت وەگەر بکات و بیباتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێجەماڵ بەو تەوزیحاتێک کە جنابتان داتان ئایا ئیمکانی تێپەڕبوونی ڕژیم لەم بارودۆخە هەیە یانە دەتوانێت بارودۆخەکە لەم قۆناغە تێپەڕێت؟ کۆماری ئیسلامی ئەجارە قسەمان زۆر لەسەر کردووە خەڵکی زۆریان قسە لەسەر کردووە سەردەمی خۆی داسەپا بەسەر شۆڕشی گەلانی ئێراندا بە پێی دەلایلی جۆر بە جۆر کە ئێستا جێگەی باسی نییە هەل لە سەرەتاوە بە پێی ئەو نیازمەندەکانی سەرمایە فقط بۆ پاراستنی سیستم و مناسباتی سەرمایەداری لە ئێراندا کە کەوتو بۆ بەرمەترسی تەلاشەوە بوو کە ئەمە دیارە بەهۆی دەلایلی ترەوە کە ئێستا جێگەی باسمان نییە داسەپا بەسەر شۆڕشی گەلانی ئێراندا ئەم دەسەڵاتە هەر لە ڕۆژی ئەوڕەوە لەگەڵ نەزمی سەرمایە لە ناوچەکە ناتەبا بوو نامۆ بوو
بەڵام چونکە دەیتوانی بەر بە شۆڕشی ئێران بگرێت کە قوڵ بێتەوە لە درێژەی خۆیدا بتوانێت ویست و داخوازەکانی خۆی کە ناکۆک بوو لەگەڵ سیستم و مناسباتی سەرمایه‌داری بۆ بەرگرتن بەوە ڕزایەتیاندا کە بێتە سەرکار، بەڵام بە هەمووی ئەوانەوە لەگەڵ ئەوە نامۆ. تەنانەت کۆماری ئیسلامی نامۆیە لەگەڵ سەرمایه‌داری ئێران. ئێوەتم شابکەن هەر لەم ڕۆژانەدا زۆر جار ئێمە لە تەریقی دەستگاکانی کۆماری ئیسلامی و دەبیستین کە اقتصادی ئێران تووشی وەشکستگی بووە، تووشی داڕمان بووە، بۆ خۆیان باس دەکەن کە گەورەترین مەسئلە و مشکڵیان اقتصادە. اقتصادی چی داڕماوە، چی وەرشکستە بووە؟ اقتصادی سەرمایه‌داری وەرشکست بووە، اقتصادێک کە بەر ئەساسی سیستمی تولید بۆ مبادلە و بەدەستهێنانی سوود و کەڵەکەکردنی ثروەت تووشی ئیشکال بووە، تووشی مشکڵ بووە. و وای لێ هاتووە جگە لە سپای پاسداران هەندێک بنیادی سەر بە حکوومەت کە لەو وەزیەتە ئیستفادە دەکەن و توانیوانە سەرمایە بنەیەکەوە. ئێستا کەم سەرمایه‌داری دەرەکی هەیە، کەم سەرمایه‌داری ناخۆیی هەیە بتوانێت لە ئێرانە سەرمایە گوزاری کات. ئەوە نییە هەموو تەلاش دەکەن کە بە جۆرە گیانە بدەن بە سەرمایە خۆسوسیدا، ئەوە نییە قسە لەسەر فروشی ئەمواڵ دەکەن، ئەوە نییە خەریکن بەم جۆرە گیانێک ئەدەنەوە بە وەزیەتەدا. بەنابەرین نامۆیە لەگەڵ سەرمایه‌داری ناوخۆی ئێرانیش. ئەگەر بتوانێت بەهۆی تەزاد و ناکۆکیە کە هەیە لە بەرەی سەرمایه‌داریدا، تەزاد و ناکۆکی کە هەیە لەگەڵ بلوکبەندیەکانی نێو سەرمایه‌داری، بحرانێک کە سەرمایه‌داری تووشی بووە، بتوانێت لە نێو ئەواندا مانۆڕ بدات، لەم وەربگرێت بەوی تر بدات و ئیستفادە بکات لەو مۆقعێتە بۆ مانەوەی خۆی. بەڵام نامۆبوونی لەگەڵ ویست و داخوازی خەڵکی ئێران زۆر ئاشکرا و ڕۆشنە، لەگەڵ ئەمیش نامۆیە. بەو دەلیلەی کە پێداگرتووە لەسەر حکوومەتێکی دینی و ئەم حکوومەتی دینیە لەگەڵ سەردەم نایەتەوە، ناکرێت بە شێوازی 1500 ساڵەوە پێش کۆمەلگایکی مدرنی وەکو ئەمڕۆی ئێران بتوانێت ئیدارە بکات. دەست ئەبەی بۆ هەرگوێ لەگەڵ بنەما فکرەکان و ئیدئۆلۆژیەکانی ئەو حکوومەتە ڕوبەڕووی، دەست ئەبەی بۆ حیجاب، دەست ئەبەی بۆ مەسئلەی ئازادی و بەرابەری، دەست ئەبەی بۆ کەمترین داخوازی خەڵک لەگەڵ حکوومەتی دینی و ئیدئۆلۆژی و بنەمای فکریەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕووی. بەنابەرین ئەم حکوومەتە لەم وەزیەتەدایە. هەواکە کوتم ئەگەر بتوانێت ماوەیەک بەدەلیلی ئەو کێشمەکێش و تەزادی نێو بلوکبەندی سەرمایه‌داری مانۆڕ بدات، بەڵام بە تۆری واقعی جوابی ئەو وەزیەتەی ناوخۆی پێ نادرێتەوە. بۆیە من پێم وایە کە گوزەر لەم وەزیەتە دیارە هیچ شتێ قەتعی نییە، بەڵام گوزەر لەم وەزیەتە تێپەڕاندنی ئەم وەزیەتە بۆ کۆماری ئیسلامی ئاسان نییە و ئەوە ڕەنگدانەوەکەی لە سیاسەتەکان و ئەمەلکردەکانی کۆماری ئیسلامیدا بە ئاشکرا دەیبینی و ئەوە ئەتوانین نیشانی بدەین کە بۆ خۆشیان متوەجه ئەو واقعیەتە بوون. هەموو ئەو شتانێک کە پێشووتر باسمان کرد، ئەو نیگەرانیانە کە نیشانەدا وەزیەتەکە ئادینیە، هەمووی تەقەلایەکە کە نیگەرانیەکانی کۆماری ئیسلامی لەمەڕ ئەم وەزیەتە کە بۆ خۆشیان متوەجه بوون کە دەربازبوون لێ ئاسان نییە، ئەوە بە ئێمە نیشانەدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ. هاوڕێ جەماڵ، دوو بەرە لە شۆڕشی ژینەدا دەور و نەقشیان بووە، یەکێکی بەرەی خەڵک بووە، یەکێکی بەرەی کۆماری ئیسلامی بووە کە هەموو هێز و توانایی خۆی بەکارهێناوە. بۆ نمونە لە ئێدام بگرە، زیندان بگرە، ئەشکەنجە بگرێ، هەموو ئەمانەی بەکارهێناوە. لە پرسیار یەکەمیشە خۆتان باسی وەزعی ڕژیمتان کرد. ئەگەر بتانەوێت لەسەر ئەو بەرەیەکە بەرەی خەڵکە خەباتی خەڵک لە چه قۆناغێکدایە بەڕای جنابسان؟ دەگەڕێمەوە بۆ ئەو قسەی پێشوم، دەڵێم کۆماری ئیسلامی بۆ خۆشیان دەزانن تێپەڕبوون لەو وەزیەتە بۆیان ئاسانی، دەزانن وەز عادی نەبووتەوە، دەزانن ئەو کۆمەلگایە لە نێو خۆیدا دەکڵێ، خەریکە خۆ ئامادە دەکات، خەریکە هێز کۆ دەکاتەوە و خەریکە ویست و داخوازەکانی خۆی لە سەنگەرەکانی تردا خەریکە دەباتە پێشوو و لە درێژەی خۆیدا دەزانن و لێشیان ڕۆشنە لە درێژەی خۆیدا ئەم بزوتنەوەیە هەنگاو دەنێت بەرەو پێشەوە.
خۆی ڕێک دەخات و بەهێز دەبێت و بەهێزەوە بربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی دەکەن کەوابوو ئەمانە ئەوانە دەزانن ئەوە لە تەبلیغاتەکان گەڕن لە هەڕەشەی کە دەیکەن لەوانە گەڕن لە تەبلیغاتێک کە وەڕێ دەخات بۆ ناومیدی پەرەپێدان بە ناومیدی دڵسەرکردنەوەی خەڵک تەفرەقە خستن لە نێو خەڵکە ئەمە هەموو کارێکە کە دەیکات بە تۆری واقعی و هەموو ئەو فشارانش کە دەێت هەموو بەشێکن لەو کارانەکە ئەو متوەجی ئەو واقعیەتە بووە ئێستا لە عینی حاڵە خەڵک ڕاستە لە ئەرسێکی تر کشاوەتەوە ڕاستە نەیتوانیوە لەو ئەرسەیەدا مقاومەت بکات بەڵام بە تۆری واقعی دەیبینین کە لە قسەکانی شیرابوو بە شێوەگەرێکی جۆر بەجۆر بە شێوازی جۆر بەجۆر خەریکە ئەوە پەرە پێدان ئەمە خسڵەتی و ویژگی تایبەتمەندی ئەم نوع بزوتوانەیە کە ماوەدارن و خۆیان بە ئەرسەیەک نابەستنەوە ئەوە نمونونەکانمان باس کرد لە ئێترازات و مبارزاتێک کە ئیمڕۆ لێرەدا هەیە ئەگەر جمهوری ئیسلامی نیگەرانە و خۆی ئامادە دەکات خەریکە خۆی بۆ بربەرەکانێکی جدیتر ئامادە دەکات لە نێو کۆمەلگای ئێراندا خەڵکیش خەریکە خۆ ئامادە دەکات ئەوە ئێمە ئێستا لەو قۆناغەتین بە بڕوای من خەریکین خۆ ئامادە دەکەین و دەبێ خۆ ئامادە بکەین چونکە زۆر ڕۆشنەکە ویست و داخوازیەکانمان ویست و داخوازی خەڵکت لە کوڵایی ئەم کۆمەلگاوە هەڵقڵاوی جوابی پێ نەدراوەتەوە و خەڵکیش ناتوانین ئیتر ئاوا بژین ناتوانین ئیتر سەراسەری ژیانیان لە فەقر و محرومیەتە بەرنەسەر کەوابوو دەگەڕن بە دوای ڕێگەدا یەکێک لەو کارانە کە لەم قۆناغەتە ئەهەمیەت پەیدا دەکات خۆڕێخستنە و لەم ڕێگاوە بەهێزبوونە بەڵام خۆڕێخستن چۆن دەکرێت خۆڕێخستن خۆ بە شعار و بە تەبلیغ ناکرێت خۆڕێخستن هەر لەو تەریقەوە کە ئێستا شۆڕشی ژینە دەستی پێ کردووە ئەویش پەرەپێدان بە بزوتنەوەی متالباتیە ئەوە دەبینین کرێکاران ئەوە دەبینین معلمان بازنشستەکان ژنان و هەموو کەلێن و کوژبنی ئەو کۆمەلگایە خەریکە واردی ئەو ئەرسا بێت لە ئەوە ئەرسەیەدایە کە دەبینین بەهێز دەبێت سەنگەر بە سەنگەر دەچێتە پێشەوە خۆی ڕێک دەخا و خۆی ئامادە دەکات بۆ بەربەرەکانێکی ئەم بەربەرەکانێک ڕۆدا من دەقیقاً نەمن کەسێکی تریش ناتوانێت پێشبینی بکات بەڵام ئەمە داهاتووی کۆمەلگای ئێرانە ئەو کۆمەلگایە بە دەلایلێکی زۆر عینی واقعی ئیتر ناتوانێت بگەڕێتەوە بۆ ڕابردووی خۆی دەبێ بچێتە پێشەوە ڕاستە کوندە ئەمە یەکێک لەگەڵ دژمنێکی ئاوا ڕوبەڕوە لەگەڵ دەسەڵاتێکی ئاوا ڕوبەڕوە هێزی سەرکوتی هێشتا هەیە ئیمکانی مانۆڕی هەیە و هێندە زەرفێتی تریشی هەیە جا بۆ ئەوە دەبێ خۆی ڕێک بکات و ئەوە دەستی پێکردووە ئێستا ئێمە نیشانەکانی دەبینین ڕاستە نیشانەکانی ئەوەڵەیە بەڵام نیشانەکانی بەرچاوەنەوە لە ئێسابی کرێکاراندا ئێمە دەتوانین ببینینەوە لە ئێتراز و مبارزاتی معلمان و بازنشستەکانە دەتوانین ببینینەوە هەر لە کوردستانە دەتوانین وردە لە خۆڕێخستنی بنەماڵی گیان بەکردووانە ببینینەوە دەتوانین تەنانەت لە ئەقدامی باوکو دایکان بۆ حفاظت لە مناڵەکانیان ببینینەوە کۆ دەبنەوە چەترێکی حمایەتی لە دەور مەدرسەکان دروست دەکەن لە خەلەئی وجودی دەسەڵاتدا بە تۆری واقعی ئەم نوع ڕێکخراوانە ئەم نوع خۆڕێخستنانە دێتە ڕوو و ئێستا ئێمە لەو قۆناغەدەین ئەگەر جمهوری ئیسلامی خەریکە خۆ ئامادە دەکات خەریکە دەوروبەری ئارام دەکات و ئێرتباط لەگەڵ دەوڵەتانی جۆر بەجۆر دەگرێت کە دادوێنێ دوژمنیان بوو بۆ بتوانێت رابطەی خۆی تەنزیم کات و ئەو مەشغەڵە لە خۆی دوورکاتەوە دیارە ئەهدافی تریشی هەیە و لەنەوە خۆیدا خەریکە ئەو نوع کارانە دەکات بۆ ئەوەی کە ترساندن و تۆقاندن پەرە پێ بدات بۆ ئەوەی کە هەزینەی ئەعترازی مبارزە بباتە سەرەوە بۆ ئەوەی کە خەڵک لە ڕاپەڕین بترسێنێت بۆ ئەوەی کە تەفرەقە و دوودەستگی و ناوئومیدی لەنێو خەڵکا بڵاوکاتەوە بۆیاوە اختشاشێک بوو تەواو بوو وەزیفەی خەڵکی شەرکەوە دەیبینین کە لە عەرزەیەکی ترە خۆیان ئامادەکەن خۆ ئامادەکەین بە خۆڕێخستن و پەرەپێدان بۆ بزوتنەوەی متالباتیە ئەمە ماوە دەکێشێت بێگومان وایە و ئەمە بەڵام نەتیجەیەکە کە
ئێمە ئەتوانین تاکیدی لەسەر بکەین و ئەتوانین بەهێزی بکەین و ئەتوانین پشتی پێ ببەستین وەوە کە ئیشارەش پێکرد سەرەتاکانی دیارە و ئەمە نقطە ئومیدێکە لە مقابل ئەو سیاسەتانەی کۆماری ئیسلامی تەلاشی جمهوری ئیسلامی بۆ تەفرقەنانەوە و ناوئومیدی بڵاوکردنەوە ئەمە بە ئێمە دەڵێ کەسێکە لە سەد ناڕوانێتە قەزیەکە بەڵکو دەچێتە ناخی ئەو کۆمەلگایەوە دەبینێت کە ئەو کۆمەلگایە خەریکە هەم جمهوری ئیسلامی خەریکە خۆی ئامادە دەکا و ئەم خەڵکیش خەریکن خۆ ئامادە دەکەن بۆ ئەو بربەرەکانەیە کە درەنگ یازوو لە ساحی سیاسی ئێراندا ڕوخەتە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ. هاوڕێ جەماڵ هێزە دەرەکیەکان بە ڕۆژاوا بگرە چاک و ئامریکا هەڵوێستیان ئێوە چۆن هەڵی دەسەنگێن خۆ بینیمان لە شۆڕشی ژینەدا خۆیان وەکو خۆیان هەڵوێستیان بوو پێتان وایە ئەمانە ئەیانەوێ ئەم ڕژیمە بڕۆخێ یامەوەی کە لە ڕەفتار و کرداریە ئاوگۆڕێ بێتەکایە؟ واقعیت ئەوەیە کۆماری ئیسلامی نامۆیە لەگەڵ نەزمێک کە ئەوان دەیانەوێ بۆ کەڵەکەکردنی سەرمایە بۆ گەشەی سەرمایە بۆ گەشەی سەرمایە خۆیان لە ناوچەکە لە منتەقەکە جمهوری ئیسلامی نامۆیە لەگەڵیان تەلاشی ئەوان بۆ ئەوەیە کە کۆماری ئیسلامی گوێڕایەل بکەن تەلاشی ئەوان ئەوەیە کە جمهوری ئیسلامی بکەن بە ڕژیمێکە مزاحمەتەکانی کەمکەنەوە. دلیلیشی چییە؟ دلیلی ئەوەیە کە بە بڕوای من ئێستا ئەوان بەپێی ئەو گێر و کێشانە کە هەیەە لە ناوچەکە تەزاد و ناکۆچیە کە هەیەە اختلافاتێک کە بەیەکەوە هەیەە بلوکبەندی هەیە کە هەیە لە نێویاندا ئەو ئامادەگیان نییە ئێران بەخۆی ئەهمیەتێکە هەیەی لە منتەقەکەدا و تەئسیراتێکە دەتوانێت لە منتەقەدا تووشی بحرانێکی تر بکەن و ئێستاش لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا ئەو ئامادەگیە نابینن کە لە نەبوونی کۆماری ئیسلامیدا بتوانێت سیستم و مناسباتی سەرمایەداری لە ئێراندا دەست نەخوردا ڕابگرێت و ئێران بکە بە جەزیرەیەکی ئەمن و ئەمان بۆ سەرمایە و بۆ نەزمی کە ئەوان دەیانەوێت وەلعین حەڵ بۆیە ڕزایەتیان داوە عەلارەغمی ئەو مزاحمەتانە کە دروستی دەکات عەلارەغمی ئەوەی کە مشکلاتێکی بۆ دروست کردوون بەڵام بەو دەلیلە کە نانێ واردی دێژاوەیەکی تر ببن و ئالتەرناتیڤێکی تر ئامادە نییە کە بتوانێت ئەو کۆمەلگای ئێران بۆ ئەوان ئارام بکاتەوە ڕزایەتیان داوە بە کۆماری ئیسلامی و ڕوخانی کۆماری ئیسلامی و ئەوانە لە دەستوری کاریاندا نەبوو ئەلامیشیان کردووە و تووشیانەوە ئەم سیاسەتە سیاسەتێکی نهێنی نییە ئاشکرا و ڕۆشن ئێلامیان کردووە ئەم مەسئلەیە کەوابوو بەڵام لە عین حاڵە جمهوری ئیسلامیش هەندێک قەزانجی بۆیان هەیە حضوریان لە منتەقە و ئیمکانی مانۆردانی ئەوانیش و ئیمکانی ئەوەی کە بتوانن تەسلیحاتی سەنایعی تەسلیحاتیان گەشە پێ بدەن و بیفرۆشن و سەرمایەکی کەڵان لەو بابەتەوە بەدەست بێن و زۆر شتی تر کە نیشانەدات لە عین حاڵە قازانجیشی بۆیان هەیە بەڵام مەسئلەی مهم ئەوەیە کە بۆ ئەوان ئەوەیە ئەگەر لە نێو خۆیدا ئەم کێشمێش و ئەم تەزاد و ئەم ناکۆچیانە بە جۆرێ بتوانن ڕەفع و ڕجوعی بکەن مەسئلەکان بزوتنەوەی کۆمەڵانی خەڵکە لە ئێرانە کە ئەویان بۆ چارەسەر ناکرێت و نیگەرانن ئەو ئەحزابە ئەو جەریاناتی ئۆپۆزیسیۆن کە خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن هەڵدەخەن نیگەرانن بۆ خۆشیان دەزانن توانا و قودرەت و زەرفیەت و پتانسیلی ئەوان نییە بتوانن ئەوە ئارامکەن کۆماری ئیسلامی بە هەموو خراپیەکەیشەوە بەڵام ئێستا لە حاڵ حاضرە وەکو ڕژیمێک ئەو ئیمکانی مانۆڕەی هەیە هێزی سەرکوتگەری هەیە واتوانیەتی بە دەرەجەیەک بەر بۆ وەرزەتە ببرێت ئەگەر چی لە نێو خۆی داخلی کە دەکوڵێت بەڵام توانیەتی بەری پێ بگرێت و بتوانێت ئەو سیستم و مناسباتە و ئەو وەزعیەتە لە ئێراندا بتوانێت پارێ بە تووشی بحرانێکی چارە ناپەزیر کە نەتیجەکەی معلوم نییە نەکە کوا بوو ئێستا ئەوان
هەدەفی ڕووخاندن و لەناوبردنی کۆماری ئیسلامیان نییە. تەلاش دەکەن کۆماری ئیسلامی گوێڕایەڵ بکەن و دەرنەتیجە فشاری بۆ دێن. یاری وایە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی لێزر دەکەنەوە، ئیمکانات دەخەنە اختیاریان بەملاو بۆلادا دەیگێڕن، منشور و نازانم پلاتفۆرمیان پێدەنووسن، لەم لاولولا گوشاری خەنە سەر، فشاری اقتصادی دەخەنە سەر. هەموو ئەمانە پاکەتێکن بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی گوێڕایەڵیان بێت. ئەو کۆماری ئیسلامیش وەکو ڕژیمێکی سیاسی ئەوان خۆی یەکدەست نین، ئەنوا و ئەقسام چێشمەکێشیان لە نێو خۆیاندا توانوێتی لەو بینەدا لەم وەرەگرێت و بیدابەوە هەروە کە باسم کرد و توانوێتی بمێنێتەوە جارێفیانە و لەو وەزیەتە کە ئەویش چاک دەزانێت عەلارەغمی ئەو فشارانە هێشتا نەچوونەتە پای ڕووخانی کۆماری ئیسلامی لەو وەزیەتە ئیستیفادە دەکات و واوە دەبینی مەسەڵەن بەعزجارێکیش گردنکەشی دەکات، لە دەستدرێژی دەکات بۆ ئەملاو ئەولا، بەعزجارێک بەرنامەی هەستەیەکانی زوو دەکێشێ بە ڕۆخی زلهێزەکاندا. بەڵام لە بنیشەوە هەمومان دەزانین لە بنیشەوە خەریکی مەعاملە، خەریکی مانۆڕدانە، خەریکی مەعاملەکردنە لەگەڵیان بۆ ئەوەی کە ئەو ئیتمینانیان پێ بدات. سیستم و مناسباتێک کە هەیە ئەوە تەنیا بە تەریقی جمهوری ئیسلامی دەتوانێت بچێتە بەرەوە. بۆیە ئێمە دەبێت ئەم وەزیەتە دراسە بکەین، بیخوێنینەوە، هەمیشە و تەزاد و ناکۆکیانە لەبەرچاومان نابێت، مانۆڕەکانی کۆماری ئیسلامیان لەبەرچاو بێت. بەڵام بە تووری واقعی ئەوەیە کە هەموو ئەو ئیتفاقانە کە ئێمە دەیبینین هێشتا نەگەیشتوتە ئەو مەقتەعا کە ئەوان دەست لە کۆماری ئیسلامی هەڵ بگرن بۆ دەلایلانە کە باسم کرد. ئێستاش کۆماری ئیسلامیش لەو موقعیتە ئیستیفادە دەکات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ. هاوڕێ جەماڵ، زۆر جار باسی پشتیوانی لایەنە گەلێک لە دەسەڵات لەم دەوڵەتانە دەکرێت کە کۆڕوکۆبن بۆ کەسانی یان لایەنهایە کە لە ناوخۆی وڵات هیچ پێگەیەکیان نییە دەگرن و هەڵدەدەن ئەمانە وەکو بەدیل پیشامدەن. تا چەند ئەم کارانە ئەتوانێت سەرکەوتوو بێت لە لایەنەمانەوە؟ یەکێک لەو شتانەی کە زۆر زۆر مهمە بۆ نەزم و مناسباتی سەرمایەداری بۆ زلهێزەکان بربەرەکانی لەگەڵ ئەو تایبەتمەندیەیە کە من باسم کردەوە. شۆڕش و بزوتنەوەیەک کە ماوەدارە، ئەرسەهای جۆر بە جۆری مبارزەی هەیە و لە ماولە و ماوەیەدا لە درێژەی خۆیدا بەهێز دەبێت و ئیمکان پەیدا دەکات، زەرفیەت پەیدا دەکات و لە زەرفیەت و ئیمکاناتێک کە پەیدا دەکات خۆڕێک دەخات و دەرنەتیجە دەتوانێت ویست و داخوازەکانی بسەلمێت. ئەو شتێکی ئێستا ئێمە خەریکین و قسەمان لێ کرد. بۆیە مەسەڵەن بۆ نمونە ئێوە چاو لە شۆڕشی ساڵی 57 بکەن کە زانیان دەسەڵاتی کۆماری ئیسلامی بگۆرن، دەسەڵاتی پاشایەتی تازە ئەو خاصیەتەی نەماوە بە هەموونا لە باریەکانیەوە ڕێگەیاندا بە کۆماری ئیسلامی. بۆی ئەو شۆڕشە درێژە نەخایەنێ یا وەرنە ئەملاترەوە بەهاری عەرەبی ئەوانەی کە پێیان دەبوت بەهاریانە ئەو هەڵچوونە جەماوەریانە کە لە وڵاتانی بەعض لە وڵاتانی عەرەبی دەستی پێ کرد. ئەو خەڵک بۆ نان، ژیان، ئازادی هاتنە سەر شەقامەکان کە دەیانزانی دەبێت ئەگە بێت و درێژ بێتەوە، درێژماوە بێت، خۆڕێک ڕێک دەخات، زەرفەتی دەچێتە سەرەوە، ئیمکاناتی دەچێتە سەرەوە، بەهێز دەبێت فەورەن بە شکلی جۆر بە جۆر و بە ئیستیفادە لە ئیمکاناتی تەفرەقە دروستکردن لە نێو خەڵکا بە بیانووی میلەت و مەزهەب و ئەو جۆرشتانە توانیان ئەو شۆڕش و مبارزاتە بەناڕەدا بڕێن. کەوابوو ئەوان مەسئلەکانەوە و تەنانەت بە بڕوای من بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش، ئۆپۆزیسیۆنی ئەوەی کە ئێمە پێ دەڵێن ئۆپۆزیسیۆنی ڕاست، ئۆپۆزیسیۆنی بۆژوایی کە نایهەوێ ئەو سیستم و مناسباتە تێک بچێت، بەڵکو دەیەوێت دەموچاوەکان بڕە. ئەوانی بە معنایەک لەو درێژماوە بوونی بزوتنەوە یا ئەو خەسڵەتانە کە بزوتنەوەی جەماوەری هەیەی لەوە نیگەرانن. بۆیە ئەوانیش لە هەوڵی ئەوەدان کە هەرچی زووتر کارەکان جێبەجێ ببێت و ئەو ئینتزارەت و تەوەقع لە نێو خەڵکا بە وجود دێنن کاوە دەست پێ دەکەین و ئەوە دەڕۆخێت و لە نهایەتی خۆیدا
ئەگەر بێت و ئیمکان پێدا بکەن بۆ خۆیان بەدەسەڵات بگرن شۆڕشی خەڵک بەرین نەبێتەوە بەهێز نەبێتەوە خۆی ڕێک نەخات چونکە ئەگەر وا بێت تازە ئەوان جێگیان نامێنێتەوە دەمەوێت بڵم کە لە هەردوو لاوە بربەرەکانەیە هەیە بە شێوەگەرێکی جۆر بە جۆر ئەوەی کە جمهوری ئیسلامی باسمان کرد چۆنە کە بەر بە درێژماوەبوونی ئەم شۆڕشە بەر بەو ڕێگایانە کە ئەم شۆڕشە دەیپێوێت بۆ بەهێزبوونی خۆی بۆ ڕادیکاڵبوونی خۆی بۆ ئەوەی کە خۆی ڕێک بخات وەبیست و داخوازەکانی بەهێزێکی زۆرتر و بسەرمێنێت خەریکم بەر بەوە دەگرێت ئەوە دیمان لە شۆڕشی ژینە شاوا بوو ژمارەیەک لە ئۆپۆزیسیۆنی بۆژوایی فۆرەن دەست بەکار بوون و شۆڕش هۆڵیاندا ئەڵبەتە شۆڕش لە ناوە بگوێزنە دەرەوە چاوەڕوانی دەوڵەتانی تری ڕابگرن چاوەڕوانی ئەوەی ڕابگرن احتمالاً لە دەرەوە یارمەتییان بکرێت دیارە ئیمکاناتی شترای اختیاریان و هەندێک دەست و پەیوەندیشیان بۆ خۆیان جێبەجێ کرد دەمەوێت ئەوە بڵم کە حتا لەنێو خۆتی کۆماری ئیسلامیشدا جاروبار بە بڕوای من کۆماری ئیسلامی ئاگاهانە جریانی ئیسلاح تەڵەبان دەنێ نیشانەدا بە شعاری جۆر بە جۆرەوە ئەجملە ئاخرینیان بە شعاری ڕەفراندۆمەوە دەیێنێت مەترەحی دەکات ئەمانە هەموو پشیلێ بن عەبان ڕاستەکە بۆ ئەوەی کە لە شرایطێکا بتوانێت ئیستفادە چه غەرب لە بەکارهێنانی ئۆپۆزیسیۆنی بۆ ڕاست بتوانێت لە مەقاتێکە ئیستفادە نەکە وەچە تەنانەت جمهوری ئیسلامیش ئەوە دەکات بە نیشاندانی ئیسلاح تەڵەبان ممکنە لە مەقاتەیەکە ئیستفادەی لێ بکات گەرەکمە پێشم کە مەسئلەکە بەو لە حازانەوە لە عەرسەی مبارزەی سیاسیدا پیچیدگی تایبەتی خۆی هەیە و دەبێت بزانین بە شێوەگەرێکی جۆر بە جۆر تەلاش بۆ ئەوەی کە ئەم سیستم و مناسباتە بمێنێتەوە و ئەم سیستم و مناسباتە لەسەر جێ خۆی بمێنێتەوە و زەربە نەخوات تەنیا نهایەتەن هەندێک دەم و چاو بگۆڕێت ئەوە دەبێت داینین بۆ داهاتوو قەزاوەتی زۆرتر لەسەرکەین بەڵام ئەوەندەی کە هەیە ئێمە ئێستا لەگەڵ موقعیتێکی ئاوا ڕوبەڕووی هەمووی ئەمانە بە دەرەجەیەکی زۆر ئەوەندەی کە شۆڕشی ژینا ئەچێتە پێشەوە درێژ دەبێتەوە بە بەلحازی ماوەوە و خەریکە خۆی ڕێک دەخات و خۆی ئامادە دەکات و زەرفیەتی خۆی دەباتە پێشەوە ئەمانە ئەم نوع ڕەفتارانە زۆر ئاشکرا دەبێت چه ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی بۆژوایی کردی بە نەتیجە نەگەیشت چه ئەوەی کە جمهوری ئیسلامی لە تەرەقی ئیسلاح تەڵەبانەوە خەریکن جاروبار نیشانیان نەدەن نەیتوانیەوە بە نەتیجە بگەن بەڵام هەمووی هێشتا هەن ئێمە نابێ بچینەوە بە هەمووی ئەوانە بە تەواوشدا ئێلان بکەین سەرمایه‌داری و سیستمی سەرمایه‌داری زۆر لەوە پیچیدەترە و تەلاش بۆ ئەوەی کە بتوانێت شۆڕش و مبارزاتی خەڵک بەلابەردابرێت زەرفیەت و ئیمکانی ئەوەی هەیە ئەوە تەنیا بە یەک شت خونسا دەبێتەوە ئەویش بە هێز خونسا دەبێتەوە هێزیش لە یەکخستندایە ڕێکخستندایە ئەرکێک کە ئێستا ئێمە لە سەرشانمانە لە گەڕەکەوە بیگرن هەتا کوشار هەتا هەر شوێنێک کار و ژیان هەیە ئێمە دەبێت تەلاش بکەین بۆ ئەوەی کە ئەو خۆمان ڕێک بخەین و خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە بەهێزێکی زۆرتر و واردی ئۆمەدان ئەو تەنیا لۆکتری خۆ خۆنسا دەبێتەوە مادام خەڵک هێزیان نەبێت مادام خەڵک قدرەتی دفاع لە خۆیان نەبێت قدرەتی سەلمەندی ویست و داخوازەکانیان نەبێت ئەی تەبێت یەشتی تر جێگەی دەبێتەوە سەرمایه‌داری بە ئیمکاناتێکایەتی بە زەرفیەتێکایەتی جمهوری ئیسلامی شەڕوا بە زەرفیەت و ئیمکاناتێکایانە دەتوانن شۆڕشە بەبارێکی تردا بەرن ئەوەی کە ئێمە دەبن ڕەوتێکە کە دەست پێ دەکەن و دەبێت بزانین چۆنی دەبێنە پێشەوە ئەمڕۆ چمان پێ دەکرێت سبەینە چمان پێ دەکرێت ئەمڕۆ قرارە چ بکەین سبەینە قرارە چ بکەین ئەم سەنگەرە بەدەستی دێنین چۆنی بەدەستێنین چۆن دەتوانین بەهێزی بکەین چۆن دەتوانین بیکەینە پردەبازێک بۆ دەستکەوتەکانی ترمان ئەمانە هەموو ئەرکی سەرشانی ئێمە لەو شۆڕشتا بتوانین ئەگەر زەمینەی واقعیەکەی هەیە کە هەیە بتوانین ئیستفادەی لێکین کە شۆڕش و مبارزاتێکە هاتووتە ئاراوە و خەریکە وردە و دەجەماوەری دەبێتەوە بتوانین ئیستفادەی لێ بکەین و بەر بەو مانۆردانانەوە بەر بەوە بگرین کە ئەحیانە بیانەوێت بەملا بۆلا دابڕێت. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ جەماڵ. هاوڕێ جەماڵ هەروەکو خۆشتان و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئاگادارن لە چەند مانگی ڕابردوودا چەند لایەن و کوڕی پێشووی دیکتاتۆری ئێران
منشورێکیان بڵاو کردەوە و لەو منشورەدا خۆیان وەکو نێنەری خەڵک باس کرد ویسیان ڕێکخراوێ دروست بکەن. ئاکامی ئەم ڕێکخراوە و ئەم منشورە چی بەسەر هات بەڕای ئێوە؟ بە بڕوای من زۆر ئاشکرا بوو ئەگەر ئەو قسانەی پێشوو لە بەرچاو بگرین کە ئەوان تەواوی هێزی سەرەکی خۆیان بە پشتیوانی غەربی دانابوو. وتیشمان غەرب جارێک کۆماری ئیسلامی لە ڕوحانی کۆماری ئیسلامی و لادانی کۆماری بە دەلایلی جۆربەجۆر لە دەستوری کاریدانیە دەوێت فشاری بۆ بێنێت. ئەمانە کاتی فشارن، ئەبزارن، دروست کران و ئیمکاناتی خرا اختیاریان و بۆ ئەوەی کە بتوانن فشار بێنن غەرب بتوانێت فشار بێنێ بۆ کۆماری ئیسلامی. ئەم لاوەلای پێدەکردن و ئیستفادەی خۆی لێکرد. بەڵام دیمان کە لەنێو خۆی ئێراندا هەرچەند ویستیان بە دموکراسی و حقوقی بەشەر بیڕازێنەوە، بەڵام لەنێو خۆی ئێرانە جوابێکی بەرچاوی وەرنەگرت سەرڕای ئەو هەموو هەزینە و ئیمکاناتیش کە لە اختیاریانە و دیمان وردە خەریکە بەرەو تەواوبوون دەبوو. یەکێک لە کەسانێک کە لە ڕاسیا بوو کوڕیشا ئەوە تا ئێستا چەندین ڕێکخرا و چودانم پلاتفۆرم و منشوری داناوە ئەمیش ئاخردانەکەی هەمووی بەجێ هێشت و ئەمیشی بەجێ هێشتەوە ماوەتەوە بەسەر دەستی جەماعەتێکە نازانن چی لێ بکەن بۆ خۆشە. هەر لە ڕۆژی ئەوەوە معلوم بوو کەمانە ئەمانە کاتی فشار و غەرب دەزانێت کە ئەمانە ئەو هێزەنین کە بتوانێت ئێران لە بحرانی کە داوەنگیری بووە ڕزگار بکات و بەتایبەت لە شەپۆلی اعتراضات و مبارزاتی خەڵک کە خەریکە قەوام دەگرێت خەریکە شکڵ دەگرێت خەریکە بەهێز دەبێت بتوانێت بیپارێزێت. کەوابوو بە بڕوای من ئەمانە بە مردووی لەدایک بوو و ئێستاش تقریبەن بێخاسیەت ماونەتەوە، بەڵام ڕاگیراون چونکە سەرمایەداری و یا زلهێزەکان هەمیشە بیر لەوە دەکەنەوە کە ئەگەر بێت و جمهوری ئیسلامی نەتوانێت ئەم شۆڕش و ڕاپەڕینە بخەوێنێت کە تا ئێستا نیشانی دەدا ڕاستە هێندە پاشەکشی پێ بەڵام نەیتوانی و بیخەوێنێت ئەو واقعیەتانی ناو کۆمەلگا ئێمە ئەوە بە ئێمە دەڵێت ئەمانە ڕاگرت و جاروبار نیشانیانەدا جاروبار نمایشیان پێوەهات. ئەمانە بە بڕوای من مهمترین قەزیە ئەوەیە کە لەلایەن خەڵکی ئێران بەگشتی جوابێکی ڕەدیان وەرگرتەوە. من فقط یەکی نمونەتان پێ دەڵێم. یەکێک لە هینەکانی شتێک کە ئەمان تاکیدیان لەسەر دەکرد مەسئلەی کە زۆریش دەنگی داوە مەسئلەی لەڕابطە لەگەڵ مەسئلەی خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان بزوتنەوەیکی هەیە، بزوتنەوەیکی ڕەوا و بەرحەقی هەیە و چەند ساڵە بە کۆماری ئیسلامی نەیوتووە و مبارزەی کردووە، زەحمەتی کێشاوە، ماندوو بووە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بزوتنەوەی بباتە پێشەوە تا ئیمڕۆژ سەربەرزە بەوەی کە توانوێتی ئەو بزوتنەوەی خۆی زیندوو ڕابگرێت سەرڕای هەموو پیرۆگرفتی کشکەبوویەت و سەرڕای هەموو قوربانی کشکەبووی داوە. بەنابەرین بۆیە لە بزوتنەوەی ژینادا پێش دەکەوێت، بۆیە دەبێتە چشم و چراغی ئیران. لە ئاوا شرایطێکدا ئەم منشورە زۆر بە ئاشکرا زۆر بە ڕۆشن خەتێکی سوور دێنێ بەسەر سەرەکی ترین خواستی خەڵکی کوردستان کە عیبارەت بێ لە مافی دیاریکردنی چارەنووس بە ناوی حفزی تەمامیەتی سەرزەمینی یەکپارچەگی سەرزەمینی ئێران. معلومە کە ئەمە لەلایەن خەڵکە و جواب وەرناگیرێتەوە. معلومە ئەمە تحتی عنوانی ئەوەی کە ئێمە کوردین و بابچین لەگەڵ ئۆپۆزیسیۆن واردی معاملە و دیالۆگ بین، ئەمە پاساوێکی بۆ ئەم سیاسەتە نادروست و ئەم سیاسەتە نالەبارە کە ئەمەلەن دیشمان لەلایەن خەڵکی کوردستانەوە بێجواب ماوە و باقی شتەکانی تریان لە ئەرسەی مبارزاتێک کە ئێستا لە سەراسەری ئێراندا هەیە. گەرەکمە ئەوە بێژم ئەم منشورە کە هات
و هەراوریایکیشی لەسەر سازکرات ئەو بە تۆری واقعی ژمارەی لێجیا بووەوە هەر کە چوو دوای کاتی خۆی ماوەتەوە بەسەر ئەو باسمان بەسەر دەستی جەماعەتی کۆماوەتەوە ڕادەگیرن بەڵام ئەو کارایی و خستانی بە دەلیلی ئەوەی کە هێزی خۆی لەسەر دەرەوە داناوە لە یەک دووش بە تۆری واقعی جواب دەرەوەی نیازی ئەمڕۆی کۆمەلگانی ئەو من نمونێکم لە بۆتی کوردستان ئەو باس کرد ینی ئیتر ئەوەندە ئاشکرایی احتیاجی بە دەلیل و ئیستدلال هێنانەوەی زۆرتر نی ئەوە بوو بە بڕوای من ئەم نوع ئالتەرناتیوانە شۆڕشی ژینە بە ئەو خستەتەکە هەیەی بە درێژەدان بە فعالیەتی خۆی بە مبارزات و ئاعترازاتی خۆی نیشانی داکە زەرفێتی واچوەتە سەرێ کە ئەو نوع منشور و ئەو نوع ئالتەرناتیو سازیانە ناتوانێت بەری پێ بگرێت و ناتوانێت بەلاڕێدا بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێژەماڵ وەکو دوایین پرسیار خۆتان دەزان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بەڕێوەچوو لە دڵی شۆڕشی ژینەدا ئەم مەراسمانە لە ئێران و لە کوردستان لەوانە جیاوازتر بێ و لە ساڵانی ڕابردوو هەڵسەنگاندنی ئێوە لەم ڕۆژە چییە؟ بەڕاستی من کاتێک گزارشاتێک کە هاوڕێیانمان لە کوردستان هەروەها لە سەتی ئێراندا دایاننات و یا لە میدیاکانە بڵاو بووەوە من کوتی کە ئەم تا ئەوجێ بە سەتی سەراسەری لە سەتی زۆر شوێن لە دنیادا بە پانوبەرینی بە بەشداری ژمارەیەکی زۆر لە خەڵک تەنانەت لە چەند شوێنیش بە تێکەڵ چوون لەگەڵ دەستگا ئەمنیەتەکان ڕوبەڕوو بوو بەڕێوەچوو لە بەتنی بحرانێکدایە کە سەرمایه‌داری تووشی بوو ئەم بحرانەی بەسەر خەڵکە داشکاند و خەڵک تووشی فەقر و فەلاکەتێکی زۆرتر بۆ ئێعتراز ئەوەڵی مانگی مەی ئەمساڵ درێژەی ئەو ئێعترازات و مبارزاتەیە کە کەلێ بوو کوژبوونی دنیادا ئێمە شاهدی هەین و بربەرەکانەی خەڵک لەگەڵ ئەو سیاسەتانە کە دنیای سەرمایە بۆ داشکانی بحرانەکەی خۆی بەسەر خەڵکیدا داستەپاندووە ئەوە هەروە درێت لە دڵی ئەو بحرانەدا ئێمە لەگەڵ وەزەتێکی ئاوا ڕوبەڕوو بووین لە ئێران و لە کوردستان لە دڵی شۆڕشی ژینادا بوو شۆڕشێکە 6 مانگ بە وسعەت ئیدامەی بوو و ئێستا لە عەرسەکانی تردا ئیدامەی هەیە و لە مبارزاتی جۆر بەجۆردا ئێمە ڕەنگدانەوەکەی دەبینین و ئەم شۆڕشە 8 زیندووە و خەریکە خۆی بەهێز دەکات خۆی ئامادە دەکات لە بەتنی ئاوا شرایطێکا بربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی هاتەبوو و بەپێ ئەو گزارشاتە نیشانەدات کە لە سەتی ئێراندا ئەوەندەی کە مەجال بووە لە سەتی کوردستانی شات بە پێی سونەتایە کە بە تایبەت لە کوردستانە جێکەوتووە ئەوەندەی کە مەجال هەبووە ئەوەندەی فرسەت هەبووە ئەم ڕۆژە وەکو ڕۆژی ئێعتراز بەم وەزعیەتە ڕۆژی ئێعتراز بەم سیستم و مناسباتە ڕۆژی ئێعتراز بە بێحقوقی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەڕێوەچوو من پێم وایە لە عینی حاڵە هاوڕێک بۆماس یەک ئەم ئێعترازات و مبارزاتە و ئەم ڕۆژە لە عینی حاڵدا پەیامێکی لە نێو خۆیدا بوو من ئاوام وەرگرت ڕاستەکەی پەیامەکەی وەختێکیان وتم ئەم ڕۆژە دەخەمە بەتنی ئەو مبارزاتە ئەو موقعیەتە کە ئێستا خەڵک سەراسەری دنیا تووشی بوون و ئەو بحرانە کە سەرمایه‌داری تووشی بوو بەسەری داشکاندون و لە ئێران ئەو بحرانە هەیە ئەو شرایطە سەختە کە بەسەر خەڵکادا سەپاوە و ئەو مبارزاتەکە گەیبەمە بەتنی ئەوانە و لەوێدا لەو شرایط و هەلومەرجەدا دێخوێنەوە دەڵم پەیامێکی پێ ئەم پەیامە ئەوە بوو بە بڕوای من خەڵک بەگشتی و بە تایبەت لە ئێران و کوردستان ڕایانگەیان بەڕاستی بەسەریتر بەڕاستی ئێمە ماندووی ئێمە وەڕەزی ئێمە ناتوانین ئاوا بژین ئێمە فەقر و فەلاکەتێک کە ئێوە سەرمایەداران بە شکل و شێوازی جۆر بەجۆر لە ڕەنگ و لیباسی جۆر بەجۆر بەسەر خەڵکتان داسەپاندووە ئەمە خەڵکی بێزار کردووە سروەت هەیە لەم کۆمەڵگایەدا
ئیمکانات هەیە لەم کۆمەڵگایەدا ئەرێ بۆ لەلایەن ژمارەیەکی کەمەوە کەڵەکە کراوە و بەشی هەرە زۆری ئەم کۆمەڵگایە لە ئیستفادە لەو سروەت و ئیمکاناتە کە ئیتفاقاً خۆشیان دروستی دەکەن مەحروم بەسە ئیتر ئەم سیستم و مناسباتە سیستم و مناسباتێکە کە نەیتوانی و ناشتوانێت جواب بەو نیازەی خەڵک لە دنیای ئمڕۆدا بداتەوە نیازی خەڵک بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی ئاسوودە کە حەقی خۆیانە ژیانێک لە ڕفاه و خۆشبەختی کە حەقی خۆیانە ژیانێک کە تێدا حقوقیان حرمەت و کەرامەتیان پارێزراو بێت ژیانێکە سوود محور نەبێ ئینسان محور بێت ئەخە باشە چ دەلیلێکیە جگە لەوەی کە وجودی مناسباتێکی زاڵەمانە کە ئیمڕۆ لە سەراسەری دنیادا حاکمە بە بڕوای من ئەم پەیامی تێدا لە بەتنی خۆیدا و لە نێوەڕۆکی خۆیدا دەگەڕا بە دوای ئالتەرناتیڤێکی تردا و نیشانیدا و ئەم پەیامە جارێکی تر نیشانیدا کە ئەم سیستم و مناسباتە جوابدەرەوەی ئەم نیازە واقعیە عینیە ڕەوایە بەرحەقەی خەڵک لە سەراسەری دنیادا بگرە هەتاکو لە ئێران و لە کوردستانە ناداتەوە حەقیانە خەڵک ئێعتراز و مبارزە بکەن و ئێعترازات و مبارزاتی خۆیان ئیدامە بدەن کەوابوو بە دوای بەدیلا دەگەڕن سەرمایەداری بە هەموو پێشڕەفتەکانی شەوکەبوویەتی ئێستا گەیشتوتە مەقتەیەک کە ئیتر جوابی ئەو نیازانە ناداتەوە بحرانێک کە تووشی بووە بەسەر خەڵکە دایشکان و خەڵکی تووشی ئاوا فەقر و فەلاکەت و نەداری کردو و ئەو هەموو موسیبەتەی بەسەر ئەو خەڵکەدا باراندووە ئەخە بوو ئایا ڕێگەیەکی تر نییە ئایا ئیمکانێکی تر نییە و خەڵک خەریکن بە دوای ئەو ئیمکانات دەگەڕن هەر ئیمڕۆ لەم مبارزە لەم ئێعتسابە لەم حرەکەتە لەغوی حجابی ئیجباری لە بەدەستهێنانی مافێکی سەرەتایی لە بەدەستهێنانی مافێکی خۆچارەنووس ئەمە هەموو ڕێگا خۆش دەکەن بۆ ئەوەی کە بەدیلێکی تر لە مقابل سەرمایەداریدا بتوانێت بەهێز بێت دیارە بە ئارەزوو ناکرێت دەبێت بەهێز بێت و خەریکم بە دوای ئەو ئالتەرناتیڤەدا دەگەڕمەوە ئالتەرناتیڤە بە بڕوای من شتێک نییە جگە لە سۆسیالیزم بەڵام ئەوە ڕێگای هەیە ڕێگاکەی هەر ئێستا ئەم خەڵکە لە مبارزاتێکە لە وڵاتانی جۆر بەجۆر هەیە تا ئەو مبارزاتە کە ئیمڕۆ ئێمە لە ئێران لە کوردستان ڕوبەڕوو داوای ژیان ئازادی دەکەن ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ بەدیهێنانی ئەو ئالتەرناتیڤە ئالتەرناتیڤێک کە تێیدا ئینسانەکان حرمەت و کەرامەتیان پارێزراو بێت حقوقیان ڕعایەت بکرێت ئینسانەکان بتوانن لە ئاسوودەگیدا بژین لە ئارامشدا بژین لە ئەمنیەتدا بژین غەمی نانیان نەبێت برسی نەبن و ئەو فەلاکەتە کە ئیمڕۆ بەسەریان دەتوانە کۆتایی پێ بێت بۆ ناکرێت چه دەلیلێکی ئەوە نەکرێت جگە لە چاوچنوکی جگە لە تەمەعی دنیای سەرمایەداری کە سەرمایە کەڵەکە دەکاتە سەر یەک و بەشی زۆری کۆمەلگای لێ مەحروم کردو ئەمە بەڕوای من پەیامی ئەوەری نێبوو من ناڵم فەورەن ئەو بەدیلە جێبەجێ دەبێت بەڵام دەڵێم ئەم پەیامە حەدی ئەقل بە منی ئەوە بوو کە خەریکە ڕێگە دەپێوێت بەوە مەسەلە و هەر ئیمڕۆ لە کوردستانی خۆمان بە تەلاشێک کە دەکرێت بۆ پەرەپێدانی ئەو مبارزات بە تەلاشێک کە دەکرێت بۆ پەیوەندی لەگەڵ بزرگتنەوەی سەراسەری بە تەلاشێک کە دەکرێت بۆ پەرەپێدان بە بزرگتنەوەی متالباتی بە تەلاشێک کە دەکرێت بۆ خۆڕێخستن بۆ خۆ ئامادەکردن بە تەلاشێک کە دەکرێت بۆ ئەوەی کە بەر بە ناومیدی و تەسلیم تەڵەبی کە کۆماری ئیسلامی پەرەی پێدات بەر بە تەفرقە ئەندازی کە لە هەمووی ئەمانە سەنگەرهایەکن بۆ بەدەستهێنە بۆ گەیشتن بۆ ئالتەرناتیڤێک کە ئینسانەکان تێدا سەروەر بن ئینسانەکان تێدا ئینسانیەتیان بۆ بگەڕێتەوە ئینسانەکان بتوانن حرمەت و کەرامەتیان پارێزراو بێ و ژیانیان پارێزراو ئەمە پەیامی ئەوەڵی مێ بوو بۆ ڕوای من و بەرداشتی من لە ئەوەڵی ماهمێ ئەمە بەڵێ هاوڕێ جەماڵ زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەی کۆمەڵە ئاسوورانی ئەم هەفتە من پرسیارێکم نەماوە هەر پێشتریش وتم بەڵام ئەگەر خۆتان پێتان وایە بابەتێک هەیە کە ئیشارەتان پێ نەکردووە وەکو دوایین قسە فەرموو نەخێ زۆر سپاس پێم وایە لە حەدێکا قسە کرا و دیارە ئەگە قسەش ماوەدا دەنین بۆ بەرنامەکانی داهاتوو سپاس بۆ ئێوە بۆ حوسڵەی بینەرانە کاگەر لەو بەرنامەدا لەگەڵمان بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ جەماڵی خۆشەویست
کە لە بەرنامەی کۆمەڵەوە سوورەوانی ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمێکی تر و کۆمەڵەوە سوورەوانێکی دیکە ماڵاوە.